لە 24 قەفەس پێکاتووە گەورەترین پرۆژەیە لەسەر ئاستی کوردستان کە تا ئێستا لە بەرهەمێنا بەردەوامە و هەر قەفەسێک شوێنی 5,000 ماسی دەبێتەوە و بە کۆی پرۆژەکە نزیکەی 150,000 ماسی ئێمە دەتوانین بەرهەم بێنین. بەرهەممان لە 6 مانگەوە تا ساڵێکە بەڵام ئێمە بە سیستەمدا بەشمان کردووە بۆ ئەوەی لە هەر چوار وەرزەکەی ساڵ ئێمە بەرهەمی تەواومان هەبێ و بەردەوام خستنە بازاڕمان هەبێت. پرۆژەی بەخێوکردنی ماسی بە شێوەی قەفەس یاخود هەڵواسرا و لە بەندا و دەریاچەکاندا یەکێکە لە نایابترین ڕێگاکانی بەرهەمهێنانی ماسی کە لەم چەند ساڵانەی دوایی لە هەرێمی کوردستانیش بەشێک لە هاوڵاتیان سەرقاڵی بەخێوکردنی ماسین لەم پرۆژانەدا. ئێمە نزیکەی 5 ساڵە خەریکین بەخێوکردنی ماسین لە دەریاچەی دووکاندا بە شێوەی قەفەس و هەڵواسرا و ئەم پرۆژەی ئێمە نزیکەی شوێنی 150,000 بەخێوکردنی پەنجە ماسیەکە لەم مەوسیمی ئێستا بەدواوە وەرزی داخڵکردنی پەنجە ماسیە و بەخێوکردنی ماسی بە شێوەی قەفەس جیاوازە لە پرۆژەکانی تری بەخێوکردنی ماسی مودەی بەخێوکردنەکەی درێژترە لەبەر ئەوەی ئەو ماسی کە لەم پرۆژانەدا بەخێو دەکرێت جگە لەو عەلەفەی کە کارمەندەکانمان بەدەست پێی دەدەن ناتوانای خواردن و دەستکەوتنی هیچ مادەیەکی تری نییە. سوپاس بەخوا ئەم پرۆژەی ئێمە دوای ڕەنج و ماندووبوونێکی زۆر و بەڕاستی خەسارەیەکی زۆر دوجار گەشتینە نەتیجە ئێمە بە پشتیوانی خوای گەورە توانیمانە لە هەر چوار وەرزەکەی ساڵدا ئێستا بەرهەممان هەبێ. دەتوانم بڵێم لەسەر ئاستی کوردستان لە ئێستادا کە ئێمە ئینتاج و بەرهەممان هەیە لە گەورەترین پرۆژەکانی قەفەسین لە هەرێمی کوردستان. حکوومەت هیچ هاوکاریەکی نەکردوین لە پێدانی حاڵەفدا لە پێدانی دەرماندا هیچ بە بازارکردنەکەی ینی بۆتە ئاستەنگ نەبووتە ڕێخۆشکەر بۆمان. بەخێوکردنی ماسی لە سنوورەکەمانیان بە هەمووی هەرێم بەرەو پێشەوە چووە پێداویستی 150مان لەوانەیە دابین کرد بێ بە هەموو پرۆژەکان هەموو ئەو پرۆژانی لە کوردستاندا هەن بەڵام کە حکوومەت هاوکارمان بێ یانە و کەسانی سەرمایەدارن ئەو ئیشانە خوازیاری ئەو ئیشانن دەتوانین بیگەینە 100% هیچ پێویستیمان بە دەرەوە نەبێ هاوردەکردنی ماسی نەبێ لە وڵاتانەوە. گەر حکوومەت هاوکار بێ پشتیوان بەخوا دەتوانین زیادیکەین. ساڵانی ڕابردوو ئێمەوە 4-5 ساڵە لەم ئیشەیداین هەبووە ساڵ هەبە زۆر زەرمەند بووین هیچ کەسێک بەهانامانەوە نەهاتووە لە هاوکاری ئەو شتانە زۆر زۆر زەرمەند بووین هەر نەک ئێمە زۆر کەس لەو خاوەن پرۆژانە و پرۆژەکانی بەخێوکردنی ماسی ئەوانی تریش زۆر زەرمەند بووین هیچ کەس قەرەبووی نەکردوینەوە هیچ کەس بەهانامانەوە نەهاتووە. ئەمەش بە تاکید بۆتە هۆی ئەوەی کە پرۆژەکان کۆتاییان پێ بێ و بەرەو لە ناوچوون چوون یان بەرهەمیان تاخیرتر بووە.